بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. بەڕێزان، هەوڵە دەین لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە دروستکردن و دیزاینکردنی منارەکان لە کوردستان بکەین کە خۆشبەختانە لەم چەند ساڵەی دواییدا چەند کارگەیەک هەن کە هەستاون بە دروستکردن و دیزاینکردنی منارەی مزگەوتەکان. ئێمە هەوڵە دەین کۆمەڵێک زانیاری گرنگ دەربارەی ئەم بابەتە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. هەر لە کۆنەوە مزگەوت بۆتە شوێنێکی دیار و سیمایەکی زۆر جوان و گرنگ بۆ موسڵمانان کە شوێنی نوێشکردن و کۆبوونەوەی موسڵمانان بوو و یەکێک لە سیما جوان و گرنگەکانی مزگەوت کە پێی دەناسرێتەوە بریتیە لە منارە. بۆیە کاتێک مزگەوت دروست دەکرا یەکسەر پەنا دەبرا بەر وڵاتانی دراوسێ بۆ دروستکردنی منارەکەی. تا لەم دوایەنەدا لەلایەن چەند کەسێکەوە بیر لەوە کراوە کە کارگەیەکدا بمەزرێن لە کوردستان تایبەتی بکەن بە دروستکردنی منارە و ئەو کارەیان کرد. ئێستەش لە شاری هەولێر منارە دروست دەکرێت و زۆرێک لە مزگەوتەکان لە ئێستەدا پشت بەم منارانە دەبەستن کە هەر منارەیەک بۆ دروستکردنی بە چەند هەنگاوێکی ئەندازەیی ڕێکوپێکدا تێپەڕ دەبێت. سەرەتا بەناوی خوای گەورە بەڕاستی بیرۆکەی ئەم پیشەیە لە بیدایەتەوە لەوە بۆمان هات کە دەمانبینی منارە لە دەرەوەی بۆ نمونە لە وڵاتی ئێرانەوە دەهات بۆ ئێرە بۆ کوردستان دەبەسترا. ئێمەش بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە شتێک بکەین لێرە لە ناوەوەی خۆمان ئەم پیشەیە بکەین و دەست بکەین بەو کارە. بیدایەت کە دەستمان پێ کرد 4-5 ساڵ لەمەوبەر دروستمان دەکرد، بەڵام لەسەر مزگەوتەکان بۆ شێوەیە ئێستا نەبوو کە لە کارگە دروستیکەین و کامل تەکمیلەکەین و ئینجا بە دادانەوەک بیبین لەسەر مزگەوتەکان بیبەستین. بەڵام بیدایەت کە دروستمان دەکرد لەسەر مزگەوتەکان بە شێوەیەک مەسەلەن بە شێوەی ئەسکەلە و بە شێوەی حەدادی دروستمان دەکرد وەکو چۆن ئیشێکی هەلیکۆبۆنمان دەکرد، مەسەلەن چۆن ئیشیەکی واجیهەمان دەکرد بۆ شێوەیە ئیشمان دەکرد لە مزگەوتەکە. دوایی بیرۆکەی ئەومان بۆ هاتکەوە بە شێوەیەکی کارگەیی لە کارگەیەک دروستیکەین هەر وەکو چۆن لە ئێران دروست دەکرێت. لێرە ئێمەش بە هەمان شێوە لە کارگەیەک دروستیکەین و بە کاملی تەکمیلەکەین بیبین بۆ سەر مزگەوتەکان بیبەستی. بیدایەت کە ئێمە ئەو کارگەیەمان دانا بەڕاستی بە شێوەیەکی بچووک بوو. ڕوبەری ئەو کارگەیە گەر تەماشاکەی تقریبا 250 متر، ئەو کارگەیە پێویستی زیاتر لە 1000 متر هەیە بۆ ئیشەکەت بە مەزبوطی لێ بکرێت. بۆ نمونە پێویستە ئەو کارگەیە بەرزیەکەی زیاتر لە 9 متر بێ بۆ ئەوەی کرێن بتوانێت لە ناویدا بە ئاسایی خۆی بسوڕێتەوە ئیشکارەکان بە جوانی بەڕێوە بچن. بەڵام بەهۆی نەبوونی کارگەوە بەهۆی نەبوونی جێوڕێژ پێویستمان ئەم کارگەیەمان بە موقەتی دانایە و ئیشەکەی لێ دەکەین. ئێمەش بۆ ئەوەی ئەو کێشەیەمان حەل بێ مەسەلەن کە کارگەکەمان نزمەوەندە بەرز نییە کرێن بێتە ناوی بۆ خۆمان ئەم کرێنە سەفەریە بچووکەمان دروست کردووە لە ناو ئیشەکەی خۆمان پێ دەکەین. ئەگەر تەمەشای ئیشەکە بکەین هەر لە بیدایەتی تا ئاخیری هەمووی لە ناو کارگە بچووکەیە دەکرێت. مەسەلەن بیدایەتی بناغەکەی بە ڤۆڵت و پلێتێکی 15 ملیم دای دەڕێژین بە ڤۆڵتی 50 سانتیمی 10 سانتیم خوارکراوە دەچێتە ناو کۆنکریت بۆ ئەو مزگەوتانەی کە سەب نەکراوە. مەسەلەن بیدایەتی مزگەوتەکە کە دروست دەکرێت کابرا تەلەفۆنمان بۆ دەکات دەڵێت پێویستم بە منارێ، ئێمە لە پێشان بناغەیەکی بۆ دادنێن لە ناو سەبەکە قایم سەب دەبێت و لە پاشان منارەکەی لەسەر دەبەستین. ئەگەر بۆ نمونە مزگەوتەکە سەب کرابێ مەسەلەن چەند ساڵێکە ئەو مزگەوتە هەبێ ئێمە ئەوەش کێشەمان نییە. حینە ڕەبتێکمان هەیە لەسەر سەقفەکە سەقفی مزگەوتەکە کوناودەر دەکەین بڕغۆی 20 ملیم بە هەر منارێک بە 16 بڕغۆی 20 ملیم بڕغی و سەمونەر دەبەسرێتەوە لە سەقفەکە زۆر قایم دەیبەستین. لە پاش بەستنی ئەو بڕغۆ لە پاش لە عیمکردنی هەیکەلی منارەکە تقریبا 6 سانتیم کۆنکریت دەکرێت بۆ ئەوەی ئەو بڕغوی سەمونە و ئەو ڤۆڵتڕۆڵتە لە ناوێدا ژەنگ نێنی و بە مروری زەمان عمری درێژتر بیتن لە بۆ ئەوەی منارە بۆ ڕۆژێک نییە بۆ 2 ڕۆژ نییە. مەسەلەن منارە وەکو ئیشەشی بینایە وەکو خانوویەک نییە، خەمخۆرێکی هەبێ و دایم ئاگای لێ بێ بزان منارەکە ژەنجی هێناوە بزان منارەکە چ مشکلەیەکێ دەبێ ئێمە ئەو خەمە بخۆین، دەبێ ئێمە ئاگاداری ئەو منارەیە بین. مەسەلەن ئەو منارە بۆ نمونە 30 سال 40 سال عمریتی لەوانەیە ئەوڕۆ جەنابەت لەسەر ئەو مزگەفتەوی بەیانی یەکێکتر بێ کەس ئاگای لێ ئەو منارە چۆن کرا. دەبێ ئێمە سەرپەرشتی ئەو منارەیە بە مەزبوطی بکەین بۆ ئەوەی بەلای کەم 30 سال عمری هەبێ و
خوا نەخواستە هیچ کێشەیەکی بۆ نەبێت. کاک مەڵبەند حەزەکەم بۆمان باسکەی ئێوە چۆن دەست ئەکەن بە دروستکردنی منارەیەک. حەزەکەم لە سەرەتا هەنگاوی یەکەم ئێوە چیەکەن؟ هەنگاوی یەکەم کە ساحێ مزگەوت قسەمان لەگەڵ دەکا هەنگاوی یەکەم دەست دەکەین بە دیزاینکردن. ئەو دیزاینە چۆنە؟ دیزاین لەسەر پاسە لیکۆبۆنێکی دەکەین دێن شتێکی ئەوها دروست دەکەین قیاساتەکە. مەسەن دووسێ مەرحەلەیە مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم سێم چوارم ئاخیری قوبەکەیت لێرە دەست پێ دەکا لە بەشی خوارەوە. بەڵێ بەش خوارە ئەوە نەیان ئەچێتە ناو سەبە کۆنکریت. ئەم سەبە بەڵێ بەپێی ئەو شوێنەیە کە بۆ بە پێش بەرزی و نزمی ئەو شوێنە ناگۆڕێ و بە ئەم ماوەی کە تەحدیدەکەنی نایە قیاسە مەسەن لەسەر سەبەدای دەنێی 6 سانتیمی 50 سانتیم بەجێت بلین دەکەی بۆ سەبە تێکردن بۆ ئەو منارەیە بە قوت بێ. منەوێ پرسیارە بکەم لێرەیە بەرزی لەگەڵ پانی ئەو منارەیە ئێوە خۆتان دیاری ئەەکەنیان ئەو کەسەی کە بۆنە لە ئێوەی ئەکڕێ بۆ مزگەوتێک. بەڵێ ئەو خۆی داوای دەکا و ئێمەش پێ دەڵێن کە ئەو هادەبێ ئەو هانابێ قیاسەکانی خۆشمان دێنێ مخارنە یەکی دەکەین و شتێکی جوان لێ دەردەکەین. ئێستامە هەنگاوی یەکەم وتت لەسەر ئەم پارچە ئەلیکۆبۆنە ئێوە بەرزی منارەکە دیاریەکەن لەگەڵ پانیەکەی و ئەو هەنگاوان ئێستا هەنگاوی یەکەم وتت ئەم مەسافەیە بۆ سەب. بەڵێ پاشان ئەی ئەمانە چین لە سەرەوەی سەبەکەوە ئەلیکۆبۆنە مەرحەلەی بۆچی مادەی ئەلیکۆبۆن؟ ئەلیکۆبۆن بەڵێ بۆ تەخلیفکردنی ئەو منارەیە ناوەی ژێر ناوەی حەدادێکی بۆ دەکەین. ئەو ئەلیکۆبۆنە تەخلیفی دەکات لە چوار دەورەکەی ئەنجە بە هەموو زۆر ڕەنگە هەموو زۆرە لەونێشی هەیە. زۆر باشە. دوای ئەوەی کە مادەی ئەلیکۆبۆنەکەتان لێدا هەنگاوی دوای ئەمە بۆن ئەم بەشانە بەڵێ هەمووی ئێرە هەنگاوی مەسەن لە ئەلیکۆبۆنەکە هەمووی ئەلیکۆبۆن ئێرە هەتا سەرەوە ئەلیکۆبۆنە قوبەکەش و ئەنی بەکاملی یانیەوە لێرە هەنگاوی یەکەم بەس بۆ ئەو کەسەی شەرحەکەن کە دیزاینەکەی چۆنەکرێت لەسەر شکڵێکی ئاوار بە ئەلیکۆبۆن بەزە لە 6 مەتریش هەیە هەتا 25 مەتری مەسەن کابرا 6 مەتری بێ 8 مەتری بێ 10 مەتری 12 مەتری 15 17 هەتا سەرەوە تا 25 مەتری. زۆر باشە. تەمان هەر منارێکیش لە دوو بەش پێک دێت. بەڵێ بەشێکیانە بێت لە بەشەکەی تریان بەرزتر بێ یان هەردووکیان وەکو یەکوان. بۆ خۆی ئەو منارانە دەبێت لای خوارەوەی زۆر محکەمتر بێت لای سەرەوە مادی زیاتر بێ لای خوارەوە بەرەبەرە مادی خەفیفتر بێ بۆی سەرەوەی خۆی ڕاگرێ مەسەن لەبە با و ڕەشەبا ئۆشتانە هەتا بکرێت دەبێت بنی بە قوتر بێ. ئێمە کۆی گشتی 6 نەفەر لەم کارگەی ئیش دەکەین. ئەمن و وەسامەڵبەند ئەو دۆمان سەرپەرشتی شەکە دەکەین. بە خۆمان کە بیدایەت تەسمیمەکە دادەنین لەسەر ئەلیکۆبۆنی خەریتەکە دادەنین. پاشان خوتوەی یەکەم بڕینی قیاسەکانە قیاساتەکان مەسەلەن 2 نەفەرمان قیاساتەکان دادەنین 2 نەفەر بەس قیاسەکان دەبڕێتن مەسەلەن
ڕۆژێک بەس قیاس دەبڕێتن ئەو قیاسانە هەموو دەبرێت مەرحلەی دووەم ڕۆژی دواتر دوو نەفەر بەس لێکیاندا قیاسەکان لێک لە عیم دەکاتن ئەوە خوتوای عەدادێکەیە بەڵێ بەڕاستی ئێمە ئەوەی کە گرنگی بەلایانی سەلامەتی زیاتر بە دەمام لەبەر لە عیمکردن بەخۆ دەزانی کە لە حیم دووگەلێکی کیمیایی هەیە دەمامک زیاد بەکاردێنین و لە ڕووی جرگ و بەرگەوانەوە شەوە مەسەلەن بە نەعلوانە نابێ ئیش بکرێ مەسەلەن لە ڕووی پێڵاوە لە ڕووی کارەباوە ئەو شتانە بەڵێ بە تاکید احتمال زۆری پێ دەبێت. کاک مەڵبەند ئێمە زانیمان دیزایانی منارەکان ئێوە چۆن ئەیکەن حەزەکەم بۆمان باسکەی گرنگترین هەنگاوەکانی دروستکردنی منارەیەک چییە؟ حەزەکەم سەرەتا لە بەشی بناغەکەی چۆن ئێوە دەست پێکەن ئایا ئەو پلێتانە چین کە تیا بەکارێنن؟ یەکەم مەرحەڵەی بنارەکە لە بنەوە ئەم قالبەیە دای دەڕێژین بە ڕۆت و ڤۆڵت ئەو قاڵبە بۆ بەرزی هەموو منارەکان وەکو یەکە یان هەتا بەرزەکەی زیاتر بێت ئەوش فراوانترە بێت بەڵێ هەتا بەرزەکەی گەورەتر بێ و بەریتر بێ و درێژتر بێ گەورەتر دەبێەوە ئەمە منارەی دەمەتری لەستە دەبەستینەوە ئێستا منارەیەوە ئەمڕۆ خەریکین دەمەترە بەڵێ دەمەترە بەڵێ ئەو قالبێکە دامان ڕێشتووە ئەوە چێتە ناو سەبێ ڕۆت و ڤۆڵتە ئەو ڕۆت و ڤۆڵتە بە 16 بڕغی 20 ملیم دەبەسترێتەوە ئەم پلێتە چیە؟ ئەم پلێتە 15 ملیمە 25 ئەی ئەم بۆریانە ئەمانە چەنن تحملی ئەو لۆدە زۆرە ئەکە بەڵێ ئەم 2 ملیم ئەستورە دوو بە چواری پێ دەڵێن ئەمە بەس بۆیە ئەم قالبەی ڕاگرێ بۆی ناو سەبە نەزوولێ تەرازووی دەکەی بەس بۆی نەزوولێ ئەم بۆڵتانە ئەچێتە ناو کۆنکرێتەوە چەنە چەند سانتیمە چێتە ناو کۆنکرێتەوە 30 سانتیم 30 سانتیمە چێت یعنی ئەمە چوار بۆڵتی ئاوامان هەیە و لەسەری ئەمە شەوە لەگەڵ ئەم پلێتانەیە بە بڕخۆ ئەبەستێ ئەنجاوە دەبڵ سەمونەش زۆر دەبڵ سەمونە لێدە لێرەکان باش ئێستا ئەمە کۆی هەموو هەنگاوەکان بریتە لەم بەشە بۆ بناغەکەی ئەمە چەنە وتێت 30 سانتیم بەڵێ زۆر باشە دوای ئەو بنارەکە ئاخرێتە ئەم باشە لە سەیرە دەبەسترێتەوە بە تڕاست بە تەقوی لێ دەین لە هەر سوالای تەقوی لێ دەین بۆی منارەکە بە هیچ لانانە زۆر باشە سەم ئەم بین مادەکان زۆربەی کە بەکارێن لێرە ئاسنە بەڵێ ئاسنیش مەعارەزە بۆ ئەوەی ژەنگکە ئایا ئێوە هیچتان کردو هیچ جۆرە بۆ یاخێکی ژەنگتان بەکارهێناوە کە دژە ژەنگ بێ و ژەنگ نەکە بەڵێ سبوغی ژەنگمانەیە سبوغی ژەنگ پێشەوەی بخێنە ناو سەبە پێم وابێت تا ئێستا لە کوردستان بۆ شێوەیە کارگەنیە مەسەلەن کەسێک هەستا بێ کارگەیەک دانێ تایبەت بۆ ئیشە لەوانەیە لەولا تاکتاکە هەبێ مەسەلەن بۆ نمونە کابرا ئاسنگەرە و ئەم کارەشی لەگەڵ دەکات یان بۆ نمونە کابرا ئیشەشتر دەکات ئەوەش بە پێی ئیشەکە جارجارە دەیکات بەڵام بەڕسمی ئێمە تاکە کەسی مەسەلەن کە کارگەیەکمانداناوە هەساین بۆ ئیشە ئەگەر تەمەشاکەی لەو کارگەیە تەنها ئیشی منارە دەکرێت هیچ ئیشێکتر لەناو ئەو کارگەیە ناکرێت ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە بەڵێ بەڕاستی گرفتەکان ئێستا گرفتی یەکەممان تازە باسم کرد پێشتریش بچووکی کارگەکەمانە مەسەلەن کە باسم کرد دەمانەوێت کرێنێک بین لە ژۆرە کرێنەکە ناتە ژۆرە بەڕاستی دەبێت ئێمە منارەکەی لە بۆ بینە دەرێ و لە دەرێ منارەکە بارکەین ئەوە مشکلەیەکەمان دوور لە مەسەلەی مزگەوتا مەسەلەن تاکە کەسێک نییە کە ئێمە تعاملی لەگەڵدا بکەین مەسەلەن چەند کەسێک هەیە دایم لە مزگەوت وایە مامۆستای بەڕێزە مامۆستای ئاینی بێجگەلەوە چەند کەسێکی تر مەسەلەن وەکو دەمڕاستی ئەو مزگەوتە قسە دەکەن و
هەر کەسە و بە شێوازێک مەسەلەن داواکاریەک دەکات تەڵەبیاتێک دەکاتن لەبەر ئەوە بەڕاستی زۆر جار تووشی ئەو گرفتانە دەبینەوە کە دەبی مەسەلەن لەسەر داواکاری چەند کەسێک بێ نەک کەسێکی دیاری کراوە مەسەلەن داواکاری شتێک بکاو ئێمە یەکسەر بۆ جێبەجێ بکەین. هەنگاوی یەکەم ئێمە زانیمان چۆن دیزاین نەکرێەوە لە هەنگاوی دووەمە ئەوەشمان بۆڕم بۆ کە بناغەی مزگەوتەکە چۆن نەس بکرێت و چۆن ئەو پلێتانی کە تیا بەکارهێنرێت لە دانرا. حەزەکەم باسی هەنگاوی دوای ئەومان بۆکەی دوایەوە ئێوە چۆن دەسەکەن بە ئیش. ئێمە هەنگاوی دوایەوە بە پێی دروستکردنی منارەکە مەسەڵەن منارەکەمان چەند مەتریە 6 مەتریە 10 مەتریە 15 20 بۆ نمونەوە منارەیەکی 10 مەتریە دەبێت زاویەکەی 70 بە 70 6 میلیمتر. ئەو 70 بە 70 چۆن ئێوە هێناتان بە پێی دیزاین ئێمە پێی ئەو لۆدەی کە تەحمل پێی ئەو لۆدەی کە تەعامل دەکات مەسەڵەن ئێمە ئیستفادەمان لە شێوە هەندەسیەکەشی کردووە مەسەڵەن پرسیاری ئەندازیاری ئەو بابەتەمان کردووە بۆ نمونە بورجێک لە بەرزایی 10 مەتر بەگرتنەوەی بای ئەوەندە پێوانەیە پێویستی بە چ قوتێکە مەسەڵەن بە چەند ملیمە بۆمان دەکەوتووە کە 70 بە 70 6 ملیم بۆ ئیشە گونجاوە بێجگە لە هەفتایەکە مەسەڵەن پانیەکەی ئەو جا تراسەکەی ناوی ئەوە هێشتان تراستی ماوە مەسەڵەن وەکو ئەم بەشە وەکو ئەم بەشە ئەو ئەنگڵە چەنەیە ئەو ئەنگڵی ناوی ئەو 6 بە 6 5 ملیم 5 ملیم 6 بە 6 5 ملیم ئەوە 70 بە 70 ئەمە یەک پارچەیە هەر دەمەترەکەیان بە چەند پارچەیەکە نا ئەوە مەسەڵەن ئەمەسم باری بەرزیەکەی باری بەرزیەکەی هەمووی 10 مەترە بەڵام 10 مەترە بە دوو پارچە کراوەیان بە سێ پارچە دەکرێت لەبەر چ بە سێ پارچە دەکرێت بە ئەوە مهمە بەڕاستی تێڵکەشەکرێت تێهەڵکێش دەکرێت جوین دەکرێت جوینەکەی زیاد دەکرێت لەبەر چ ئەوها دەکرێت ئەگەر ئێمە بە یەک پارچە ئەو 70 میلیمە بەرزکەینەوە بۆ سەرێ نابێت لەبەر چ نابێت سەری قورس دەبێ منارەکە کە سەری قورس بوو توانای بنی نامینێتن ئەمە چ دەکەین لەو عالەتە بنی بەقوە دەکەین 70 ملیم دەکەین سەرەوە سوک دەکەین مەسەڵەن دەکەینە 6 بە 6 لە ئاخر خوتووە دەکەینە 50 بە 50 لەوەی سەبر سەری باریک بی و صحیح بی و سوک بیتن قورسایی ئەوەندە لە سەرەوە نەبێت چەند سەرەوە قورس بی زەخت لە بنی دەکاتن بەڕاستی منارەکە عارەکە دەکات تاسیر لە بنی دەکاتن. ئەم منارە وتت لە سێ بەش پێک دێت بەشی یەکەمی چەند مەترە؟ بەشی یەکەمی 5 مەتر 5 مەترە بەڵێ بەشی یەکەمی تا پشتێندی یەکەم 5 مەترە ئەجە دوای لە بۆ پشتێندی دووەم 8 مەترە دوای بە 10 مەتر لەگەڵ قوبەکە خەلاص دەبێت ئاخر مەرحەلە. زۆر باشە ئەم بەرزەی کە باست کرد لە بینی هەر چەند مەترێکە ئەم پارچە ئەنگڵەتان لێداوە؟ یعنی ناوبڕێک لە هەر مەترێک دەبێت ناوبڕێک هەبێت مەسەن لە هەر تراستێشی هەبێت ئەو تراستەشی هەبێت بەڵێ ئەو تراستەیەکی ماوە هەمووی تراستەیەکی لێ دەدرێت بۆ ئەوەی لە کاتی هاتنی با هیچ حرەکەیەکی لێ نەکاو توند و قایم بێت. ئەمە بینم یعنی لەسەر شێوازێکی دیزاینی بورجەکان دروستەکانی ئێمە ئیسفادەمان لە برج کردووە لەبەرەوەی ئەو ئیشەیمە لە برج نێزیکە بەڵام ئەو فەرقی ئەو ئیشەیمە لەگەر برج شتێکە برج
داخراو نییە نی کراوەیە بۆ ئەوی بای بەناودا بڕۆ زۆر بەڵام ئەوەی ئێمە داخراوە بەڵام لە هەمان کاتداوای ئێمەش شتەشکەی هەیە داخراوەکەی بازنەیە ینی دەتوانێت با ببڕێتن بای بەناودا بڕاتن بۆ نمونە ئەگەر مڕەبەح بێ ئەگەر منارەیەک مڕەبەح بێ قووەتی زۆر لەوە زیاتر دەوێت کە منارەکە خڕبێت لەبەرەوەی با زیاتر دەگریتەوە با زیاتر تەسیرە عەرەکەی لێ دەکات. کاگرێبان ئێستا ئەمە چی ماوە؟ ئەوە مەرحەلەی دووەمە کە هەیکەلی عەزادەکەی هەیکەلی ئاسنەکەی ئەمەسم ئەم هەنگاوە چی ئەم هەنگاوە هەنگاوی بۆری شخارتەکانی ماوە کە حەواجە دەکرێت لەسەری بۆری قەوز دەکرێت وەکو ببینین ئەوە کە لێ درراوە. ئەم هەنگاوی کاوەی لێ دەدرێتەوە بۆ داپۆشینە بۆ ئاخر مەرحەلەی ئەلیکۆبوونەکەیە کە ئەم بۆری شخارتەیە بە حەواجەمان هەیە بە ڕۆڵە قەوز دەکرێت ئەوی لێ دەدرێت لە پاشان بۆ یاخی ژەنگ دەکرێت دژەژەنگی لێ دەدرێتن ئەجە لە پاشان ئەلیکۆبوونەکەی لێ دەدرێت. ئێمە تا ئێستا ناوەڵا حکوومەتی هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ هاوکاریەکی نەکردین هیچ هاوکاریەک نەکراوێت. ئێمە جۆرەکانی منارە 6 مەتری دروست دەکەین یەک پشتێندی پێ دەڵێن بە 4 ڕۆژ منارەیەک کامل دەبێت لێرە خەلاص دەبێت بە تقریبان 2 ساعت تا 3 ساعتیش لەسەر مزگەوتەکە ئیشی تێدا دەکرێت دەبەسترێت. پاشان منارەی 8 مەتریمان هەیە ئەوش تقریبان 6 ڕۆژ ئیشکردنی تێدا دەکرێتن. و منارەی 10 مەتریمان هەیە زیاتر لە 10 ڕۆژ 12 ڕۆژ ئیشی تێدا دەکرێت. منارەی 15 مەتریمان هەیە مانگێک ئیشی تێدا دەکرێت. منارەی 20 مەتریمان هەیە زیاتر لە 40 شەو ئیشی تێدا دەکرێت. بەڵام بەڕاستی ئەگەر باسی منارە بکەین مەسەلەن منارەیەکی 6 مەتری و لەگەر منارەیەکی 12 مەتری لە بۆ نمونە. منارەیەکی 6 مەتری زۆر وەختی کەمتر دەوێت لە منارەیەکی 12 مەتری. مەسەلەن ئەگەر حیساب بکەین منارەیەکی 6 مەتری بە 4 ڕۆژ تاوا بێ دەبی منارەکی 12 مەتری بە 8 ڕۆژ تاوا بێ بەڵام ئەو هانیە منارەکی 12 مەتری زیاتر لە مانگێکی دەوێت لەبەرچی ئەو هایە مەسەلەن منارەکی 6 مەتری بە مەوادێک دەکرێت مەوادەکەی زۆر خەفیفترە لە منارە 12 مەتریەکە کە منارە تا بەرز دەبێت مەوادەکەی ناوی قەویتر و بە قووەتر دەبی لە بۆر ئەوەی تەعاملی با بکە بەڕاستی ڕێژەی قووەتی با لە کوردستان بایەکی زۆری هەیە بە زۆربەی خاصەنی شەکەی مەش زیاتر لە گوندەکان دەبەسرێ منارەکەی مە زیاتر لە بۆ گوندەکان لادەیەکان بەکاردێتن ئەوانش ڕێژێ بەیان زۆر زیاترە لە ناو شار و ئەوانە ئێمە دەبێ احتیمالێکی زۆری پێ بدەین کە منارە چەندی بەرزتر بی دەبێ احتیمالی زیاتر پێ بدرێ مەوادی قەویتری لێ بدرێت. ئەم باشە چییە؟ ئایا ڕۆڵی هەیە لە منارەکە؟ بەڵێ بە تاکید ئەم بەشە کار ئاسانێکی بۆ مەکردە بەڕاستی ئێمە ئێستا و بەشەی کە دەیبینن بۆ منارەوە قەیم کراوە موقەتە لێ دەکرێتەوە لە پاشان تەنیا بۆ سوڕانە تەنیا بۆ سوڕانە بۆ کاتی ئیشکردنی منارەکەی ئەوەش لەبەرچی ئێمە ئەومان دروست کردووە بیرۆکەی خۆمانە ئەگەر ئەوە نەبێ کە سەرەتا باسم کرد دەبێت گەراجێکی گەورەمان هەبێ کرێم سەقفمان هەبێ بۆ ئەوەی برندونیکردنی ئەو منارە بە ئاسانی بکرێت ئەمە لەبەر ئەوەی ئەو بابەتەمانی هەستان بە دروستکردنی شێوازی سوڕانی منارەکە ئەو بەشەی کە دەیبینن پێوە بەستیتمانەوە لێرە لەسەر قاعدەیەک دادەندرێ دەبێتەوەی سوڕانی منارەکە کە منارەکە سوڕا بەکەی خۆ لەبەر دەست بە هەموو ئیشی تێدا دەکەی تا کۆتایی کاری منارەکە. ئەم قەوسانە چین؟ ئەم قەوسانە بۆڕی دوو بەچاری شقارتەی پێدەڵێن 2 ملیمە
ئەم بۆریە هەر بۆری ئاساییە لای خۆمان بە عەوازەکە قەوسی دەکەین و لێی دەدەین بۆ هاشی ئەلیکۆبۆنەکە کە لەسەری تەقلیف دەکرێت. زۆر باش ێستانی ئێستامە کۆی هەنگاوەکانە ینی ئێستامە تقریبەن تەواو بووە کاملی بەڵێ بەشی ئاسنەکەی تەواو بۆ تەنها بەشی ئەلیکۆبۆنەکەی ماوە. حەزەکەم باسێک لە ئامێرەکان بکەین ئایا ئێوە لێرە چەند ئامێر بەکارێنن بۆ دروستکردنی منارە؟ بەڵێ ئێمە بەڕاستی ئامێرەکانمان ئەوەندە زۆر نین بەڵام زیاتر 180 کارەکەمان بەو ئامێرەیە کە پێی دەڵێن ڕۆلە عەواجە ئەویش هەر دەستکردی خۆمانە بۆ ئەمە خۆتان دروستان بەڵێ خۆمان چۆن دروستان کرد ئەمە؟ بەڕاستی وەکو گوتم 180 کارەکەمان بۆ عەواجە پێگرێ ئێمە پێشتر ئەوەمان نەبوو دەچوین لە سەناعە لە شوێنێکی تر ئەم ئەلیکۆبۆنەمان قەوز دەکرد بۆ شێوەیە بەڵام بیرمان لەوە کردەوە ئەگەرەوە لە بەردەست خۆمان بێ ئیشەکەمان زۆر سەریحتر دەکات هەستان بە دروستکردنیەوە بەڕاستیان دەکات کولفەیەکی زۆری تێئەچێت ڕۆڵەیەکی وە ئەگەر ڕۆڵەیەکی وا مەسەلەن بەڕادان دەین لە شەریکەیەکی بۆ نمونە سین بۆ دروستکە لەوانەیە تەکلیفی دەفتەرێک دۆلار بکات بەڵام ئێمە کە بە خۆمان دروستمان کرد بە شێوەیەک ئەوەندە تۆماتیکنیا ئەوەندە مەسەلەن پێشکەوتنی بەڵام بۆ ویشەکەیمە زۆر باشە کولفەیەکی ئەوها زۆری تێ نەچۆ ڕەنگە دەوری 2000 دلارێکی تێچوو بەڵێ بەڕاستی دروستکردنی ئەمە نەسڵکردنەکەی دانانەکەی چۆن داتان ناوەکە لە کاتی جوڵەیە هیچ حرەکەی لە کاتی ئیشکردن هیچ جوڵە و هیچ حرەکەیەک نەکا بەهۆی قورسی خۆیەوە بۆ خۆی زۆر قورسە مەوادەکانی ناوی زۆر قورسە مانتۆڕێکی داعیسانی تێدا گەربۆکسێکی 300 بە 5 لەسەرە دوو فلاوە پارچە کردوتانە ئەمانە تەوان پارچە دروستمان کرد ئەوە هیچی هی ئەو بابەتە نییە کە بۆماندانە هەمووی بۆ خۆمان بۆمان لێک داوا دروستمان کردووە ئەم ڕۆڵەیە بە کارەبای تریفێس کار دەکاتن و زیاتر لە 20 پێ کارەبای پێویستە بۆ کارکردن 180 ئیشی منارە بەو ڕۆڵەیە دەکەین لەبەر ئەوەی ئەگەر سەیری منارە بکەی هەموو شێوازەکەی قەوسە بڵێ ئەوەش هەموو قەوسەکان دەکات ئێستا لە بازار هەیە ڕەنگە بەدەستمان کەت با لەم حەواجێ لەم ڕۆڵەیە بەڵام ئەوەی کە لە بازار هەیە یان ئاسن قەوز دەکا یان ئەلیکۆبۆ قەوز دەکا ئەوەی کە ئێمە بۆ خۆمان دروستمان کردووە هەردووگویش دەکاتن هەم ئاسنەکە قەوز دەکا هەم ئەلیکۆبۆنەکە قەوز دەکا ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەستوری بۆڕیەکان شێوازی دروستکردنەکەی کە بۆ خۆمان بوومان دەوێت ئاوامان دروست کردووە کە هەردوو شتەکەمان دەوێت سیانەکردن مینتێنانسی ئەوێ ئەمە بەڵێ سیانەکردنی ئەوێ ئەم جیهازە چاکردنەوەی وەڵی خۆتان نەتوانن چاکیکەن خۆمان ئەتوانین ئەی چۆن کە بۆ خۆمان دروستمان کردوێت دەتوانین بۆ خۆشمان چاکردن زۆر باشە تەبعاً ئەو بەراوردەمان لە مێژە کردیە هەر کە بیدایەتی دەستمان بۆ کارە کرد مەسەلەن سەرداری چەند منارەیەکمان کرد کە لە دەرەوەی وڵات هاتووە بۆ ئەوەی ئێمە ئیستیفادا لەو نوقتە زەعیفانە بکەین کە لەو منارانە کرایە ئێمە دووبارەی نەکەینەوە بۆ نمونە منارەیەک 5 ساڵ 6 ساڵ لەمەوە بەردروست کراوە ئێمە چوینە تەمەشامان کردە منارەیەک 10 ساڵ لەمەوە دروست کراوە ئێمە چوینە سەیرمان کردە بۆی بزانین چ نوقتەیەک لەو منارەیە زەعیفە ئێمە هەماشە دووبارە نەکەینەوە مەسەلەن بە قووەتی گەین لۆ نمونە لۆمان بەدیار کرد مەسەلەن ئەو منارانە کە لە ئێران دەهات بە بۆڕی 4/8 ملیمونی و دروست دەکرا جسرەکانی ناوی ئێمە کە سەیرمان کرد ئەو منارانە بەو مەوادە زەعیفە بەڕاستی هەستان ئەو مەوادەمان گۆڕی ئەو 4/8مان کرد بە زاویە 7 6 ملیم مەسەلەن ئەو ملیمونی و ئەوەی مە 6 ملیمە دەکا 5 بەرامبەر ئەوەی ئەو بەقووەتە ئەوەی ئێرانیەکە ئێمە ئەو منارێمە کەپسە لە هیچ شوێنێک چۆلەگە و کۆتر و ئاو ئەو شتانە ناستە ژوورەوە بەڕاستی ئەو نقطەیەکی زۆر میهمە لە منارە ئەو منارانەی کە لە دەرەوە دێن بە زۆری ئێمە سەیرمان کردووە لەسەرەوە فەراغێک هەیە فەراغی ڕووناکی پێدەرێن ئەو فەراغە ڕووناکیە هەندێکیان شوشەی لێدراوە هەندێکیشیان بەتاڵە ئەوەی کە بەتاڵە ئەوەی کە شوشەی لێدراوە زۆر جا شوشەکە دەشتێ بەتاڵ دەمێنێتەوە کە بە بەتاڵی دەمێنێتەوە بە زۆری ئاو دەستە ناوی و کۆتر و
چۆلەگە ئەوانە دەستنە ناوی دیقنەی کۆتر و چۆلەگە لەگەر ئاوتێکەر دەبی لە بنی ئەو ئاسنەکۆ دەبێتەوە و دەبێتە هۆی ژەنگ و دەبێتە هۆی عومرکردبوونی ئەو منارەیە خوانە خواسە لەوانێ پاش چەند ساڵێک ڕووداوی نەخوازراویشی لێ ببیتەوە. ئەگرەوار بەشێکتر هەیە لە منارەیە کە یەکێکە لە بەشە گرنگ و ئەساسەکان ئەویش بریتێ لە قوبە. بەڵێ حەزەکەم بۆم باسکەی ئەویش ئایا خۆتان دروستیەکەن لێرەیان بۆتانێت. بەڵێ بەڕاستی ئاخر مەرحەلەی منارە کە دروستکردنی قوبەکەیە کە لە هەموو کارەکەی قورستر و زەحمەتترە ئەویش هەر بۆ خۆمان لێرە لەو کارگەیە دروستی دەکەین و هەموو بە کاملی بۆ خۆمان دروستی دەکەین. ئەگەر تەمەشای قوبە بکەی شێوازی دروستکردنەکەی بەڕاستی زۆر زەحمەتە زۆر قورسە. بەڵێ قەوسی زۆری تایە. بەڵێ قەوسی زۆری تایە هەمووی وەکو یەک بێوە قیاسی زۆریشی تایە بۆ نمونە 16 پارچەی دەکەویتێ ئەگەر لەو 16 پارچەیە قیاساتەکەی چۆنە؟ ئەو 16 پارچەیە تەقسیم دەکرێت لەو پارچەیە بنەوەی بۆ نمونە ئاخیری منارەکەت 90 سانتیمە ئەو 90 سانتیمە زەربی 3.14 عاسیبە دەکرێت ئەجا دوایە تەقسیمی 16 پارچە دەکرێت ئەجا ئەو قیاسەت بۆ دەردەچێت کە بیدات قیاساتی بۆریەکەیە بۆریەکە چەند بە چەندە؟ بۆریەکە 1/2 ملیمونیوە ئەگەر تەمەشا بکەی مەسەرەن بۆریەکە تۆزێک بۆچی ئەو سومکە کەمە ئاەتان دوانی ئەستوری بەڵێ زیاترکەن دەتوانانی ئەستوری زیاتر بکەی بەڵام یەک پێویستی نییە لە بەوەی قورز نەبیست ئاخر قودوەی منارەیە دووش ئەو بۆریە تا زەعیفتر بێ ئیشکردن تێدا جوانتر دەبێ و ڕێکتر دەردەچێتن لەبەر ئەوەش مەرحەلەی دووەمی کالیکۆبوونی 4 ملیمە زۆر بقایمە ئەوەندە پێویستی بۆ ڕووپۆشەکرێت بەڵێ بۆ ڕووپۆشکرێت ئەمە مادەی دژەژەنجی لێ بەڵێ بۆ یاغی دژەژەنجی لێ دەدرێت بە کاملی ئەنجام قودوەی دووەم ئەلیکۆبۆنەکەی لێ دەدرێت بە بڕخۆ قایم دەکرێت. زۆر باشە من ئەوەی کە سەرنجی ڕاکێشان بریتێ لەم بەشە بەڵێ ئەمە لە قاپی ماستاو بەڵێ بەڵێ ئەمە قاپی ماستاوە بەڕاستی ئەم بەشەکە لە قاپ دروستمان کردووە ئەگەر لە هەر پارچەیەکی پلێت یان پارچەیەکی ئەلیکۆبۆن دروستیکەی بەڕاستی بۆ شێوازە بۆ دەرناچێت بۆ شێوازە ڕێک و پوخت و جوان و ئەوە یەک دووش ئەوە فافۆنە مەسەڵەن ئەلەمینیۆمە ژەنگ ناینی بە هیچ بەڵێ وە لە پاشانیش نەخشدارە معارەزە بۆی کە بۆ یاغ بکرێت بۆ یاغەکە بەری نەدا مشکلەی نەبێتن لەبەر ئەوەی ئەگەر دیقەتی بدەیت بە شێوازێکی وا دروست کراوە دڕە شێوازەکەی دڕەکە بۆ یاغ دەگرێت زۆر بە ئاسانی. زۆر باشە ئێمە چۆن ڕەب دەکرێت لەم بۆ ئەوەی بەر نەبێت. بەڵێ ئەمە ئەگەر دیقەت بدەیت یەک بڕغۆی 20 ملیمە تا سەرەوە ڕۆیشتێ و لە نایدا بەدای لەحیمە ئەوە بڕغۆیەکان سەر و بنی هەر قاپێک بڕغۆیە دوای کاپیسەمان هەیە هەر قاپێک 4 کاپیسە لە چاردەورەی دەدرێ و سەمونەیەک لە سەری و سەمونەیەک لە بنی قایم دەکرێت ئەنجە دوای ئەگەر کامیلەکە دیقەت بدا بڕغۆکان لەحیم دەکرێت بۆ ئەوەی کە لەحیم دەکرێت بە مروری زەمە شل نەبێتەوە تووشی شلبوونەوە لەبەرەوەی دایمەوە بای لێ دەدا با دەگرێت ئاخر پاتە سەرەوە کە هیلال و مانگەکەیە تەنها ئەو ئیشەی کە لە ناو کارگەیە نەکرێت لە دەرەوە بۆمان بێ ئەم هیلالەیە ئەویش بەڕاستی لە منارەیەک یەک دانەمان پێویستە ئەگەر بۆ خۆمان بیکەین پێویستمان بە پلازمایە کە ئەویش کولفەیەکی زۆری دێ بۆیە بە پێویستمان نەزانێت دەرەوە ئەو نەقورزنی عنی لە لای ئاسنگەرێکی ناوخۆی خۆشمانەوە دروست ئەکرێت هەر لە دەرەوە مەبەستمەوە نیە لە دەرەوەی کوردستان بێت هەر لە ئاسنگەری خۆمان بەڵام کارگەیەکی خاص هەیە بە شێوازی کۆمپیوتەر ئاسن دەبڕێت پێی دەگوترێت پلازما سیسی بە پلازما بۆمان دەبڕن بە جوانتر.
ئێستا ئەتوانین ئەمان لێ بکەینەوە پێوەشیکەینەوە لێکەینەوە پێشکەینەوە ئەو بە بڕغۆ دامانە بۆ هیچ مشکلەیەکی نەبێتن بۆ قایمی بۆ لێکردنەوە قایمکردنیش وا باشتر ئەو لێمان کردەوە زۆر بە بڕغۆ دەبەسترێتەوە ئەمە چەند سانتیمی ئەچێتە ناو ئەم دایسەوە ئەمە 4 سانتیمی دەچێتە ناو دایسەوە لە پاشان سەمونەیەکی تریش لێرە دەبەسترێت قایم دەکرێت لە ژێرەوە هیچ ڕەبتێک نییە لەگەڵیا لە ژێر ئەمەوە عنی ئەمە هیچ سەمونەیەک نییە ڕەبتیکە ئەوە ئەو لە حیم کراوە دوان لەسەر یەک دوان لەسەر یەک لە حیم کراوە بۆ ئەوی دایسەکەی زۆر ئەگەر دیقەت دەی لەبەرچی ئاوامانداناوە مەسەڵەن کە دامانە زۆر جاری وا هەیە کە دەیبین لەوێ منارەکەدا دەنین بۆ ئەوەی ئەوەندا ئەزیەتمان نەداتن ڕووی منارەکە بە کامە لابێتن لەبەرەوەی بەڕاستی ئەم هیلالە دەبێت ڕووی ئەو بە شەش بۆیاخ ئەکرێت بەڵێ ئەویش بۆیاخ دەکرێت بۆ ئەوەی ڕێکی واجهەی مزگەوتەکە بێت دوای بە ئاسانی بە خۆمان دەتوانین بیسوڕێین بە هەر شێوازە کە دەمانێت ئەم بەشی کە باست کرد ئەمە تەواو بوو دوای ئەوە ئەلیکۆبۆنەکەی لێ ئەدەن ئەو ئەلیکۆبۆنە بە پەرچ لێدریان بە بڕغۆ بە بڕغۆ لێدرێ ئەگەر دیقەت بدەی ئەو ئەلیکۆبۆنە هەمووی بڕغۆ لە بن ئەم هاشەش هەیە ئەگەر دیقەت بدەیت هەمووی بڕغۆی زۆری لێ دەدرێت بۆ قایمی ڕەنگە کەسێک بپرسێ بڵێ ئەم بڕغۆیە دیارە ناشینە ئێمە بۆ یاغی زەردمان هەیە لە پاشان بۆ یاغی زەرد دەکرێت بڕغۆکە هەچەندە لە دوورەوە مەسەلەن ئەتوو ئەگەر زۆر لێ نزیک بیەوە لەو منارە 20 مەتر لێ دوور دەبی ناتوانانی ئەوەندە لێ بچێت پێش ئەو بڕغانە هیچی دیار نابی ئێمە زیاتر احتیمال بە قەوەت دەدەین مەسەلەن قووەتی هەبێت لەگەر با تەئسیری لێ نەکاتن مەسەلەن چەند ساڵێک بمینێتەوە هەر وەک خۆی بمینێتەوە جوان بمینێتەوە زۆر باشە ئەمانەی کە باست کرد ئەمە هەنگاوەکانی دروستکردنی منارە بوو من ئەمەوێ بۆم باسکەیت ئەم منارێک کە ئێوە دروستان کرد هەموو ئیشەکانی تەواو بوو ئەی گوازنەوە بۆ ئەو شوێنە بۆ ئەو مزگەوتەی کە داوای کردووە بە چەند بەش ئەیبەن بەچی ئەی گوازنەوە ئێمە هەتا منارەی 12 مەتری بە یەک پارچە ئەیبن چون بەڕاستی هەر لێرە تەجمیع ئەیبەستن کاملی دەکەین لێرە بە کرێنێک دەیبەستین ئیشی سەر مزگەوتەکە هەمووی 2 سعاتە یعنی جاری واه بۆ مزگەوتە بۆ منارەمان بۆی بەستووە بەیانی زۆر زوو چوین بۆ نمونە کاتژمێر هەشت چوین هێشتا خەڵکی لادێکە هەر نەستاوە منارەکە کاملیش کراوە بەسراوە وەختێکیان زانیوە منارە بەسراوە لە مزگەوتە یعنی مەبەستمەوە هەموو سعاتێک 2 سعات ئیشمان لەسەر بانی مزگەوتەکە ئەی لە ڕووی کولفەوە ئایا کولفەی ئەم منارانە ئەوەندە زۆرە بۆ گەر مزگەوت هەندێک مزگەوت نەتوانێت بەڕاستی لە ڕووی کولفەوە ئێمە زۆر جار داوامان لێ دەکرێت کە مەسەلەن بە کولفەیەکی کەم لۆمان بکەن یان کولفەکە زۆرە یان هەیە دەڵێ کەمە ئەمە بەڕاستی بە کولفە بە قیاسی ئیشەکە دەیکەین بۆ نمونە کابرا دەرێ منارەیەکم دەوێت بای 20 گەڵا ئێمە بای 20 گەڵا ناچی منارەیەکی ئەوەندە بەرزی لۆ بکەین بە 20 گەڵا هەر پێک هینانێک بێت ئێمە منارەیەکی لە باتی ئەو 20 گەڵایە بچووکی بۆ دەکەین بەڵام قایم بێت پتەو بێتن نەک منارەیەکی بۆ بگەین بەرز بێ و گەورە بێ بەس لە ناوەدا سووک و زەعیف بێت کاکڕوار ئەو پارچانەی یان ئەگەر بە شێوازێکی تر بڵێم ئەو مادە ئاسنانەی کە لێرە بەکارهێنرێت ئێوە سوود زیاتر لە چی ئەبینن؟ ئێمە بەڕاستی دوو بابەتمان هەیە بە ڕسمیەکەی بابەتی یەکەم کە هەیکەلی دروستکردنی هەیکەلی منارەکەیە زیاتر ئیستیفادە لە زاویە دەکەین بەڵێ لەبەر ئەوەش زاویەمانداناوە بۆریماندانەوە دایم سمتی زاویە بە قووەترە لە سمتی بۆری بۆ هەیکەلە ڕئیسیەکە زاویە بەکاردێنین بۆ دیکۆری
دەرەوەی کە بە ئەلیکۆبۆنی لێ دەدرێ بۆری بەکاردێنین بۆری دوو بە چار و یەک بە دوو دوو بە دوو سێ بە سێ بەکاردێنین و زاویەی 70 بە 70 60 بە 60 و 50 بە 50 و 40 بە 40 بەکاردێنین. بەڵێ بەڕاستی داواکاری مەمە لەلایەنی پەیوەندیدار ئەوەیە کە بتوان شوێنێکمان بۆ دابین بکەن کە تایبەت بێ بە ئیشەکەی خۆمان وەکو لە سەرەتاش باسم کرد مەسەڵەن بتوانین گەراجێکی گەورەمان هەبێت تا کارگەیەکی کاملی لێدانین ئێمە بەڕاستی ئەگەر کارگەیەکی گەورەتر لەو کارگەیەمان هەبێ دەتوانین منارە بنێرین بۆ دەرەوەی کوردستانیش بۆ شارەکانی تری عێراق بۆ هەموو ئەو شوێنانێک کە پێویستیان بە منارەیە. بەڕاستی پێم وایە نەک لە کوردستان لە عێراقیش هیچ کارگەیەکی تایبەتمەند نییە بە دروستکردنی منارە. ئەگەر ئێمە کارگەیەکی گەورەترمان هەبێ لەوێ شوێنێکی گەورەترمان هەبێلەوە لە خۆمان ڕادەدین و دەتوانین منارەی زۆر زیاتر بەرهەم بێنین و زۆر کەسانی زیاتریش بخەینە سەر کار و لێرە کاریان بۆ دابین بکەین و کە بتوانین منارە دروستکەین بینێرین بۆ دەرەوەی کوردستانیش. بەڵێ هەروەکو لە هەنگاوەکانی پێشتر باسمان کرد ئاماژەمان پێدا کە ئەمە ئاخیر هەنگاوی ئیشەکەمانە ئەوە بیدایەتی کە منارەکە بەسرا لەسەر سەقفەکە ئێمە سەقفمان کونبەدەر کردووە بە بڕغۆی 20 ملیم بڕغۆی سەمونە بەستیتمانەوە لە پاش بەستنەوەی بڕغوی سەمونەی 20 ملیم ئێنجە دوایی کۆنکریتی کراوە 6 سانتیم لە پاشان کە کۆنکریت کراوە منارەکە بە قایمی وەستاوە گەردی قەت بدەینە ناوی زۆر بە قایمی ڕاوەستاوە هیچ حرەکەیەکی نییە تا بەرزی 5 مەتر پشتێندی یەکەمەوە لە 5 مەتر بەسەرەوە سەبر زەحیف دەبێت و باریک دەبێتەوە تا قوتوەی ئاخیری ئەگەر سەیری ناو بکەین ناوەی وشکە لەبەرەوەی سەرەوەمان کە پس کردە هیچ ئاوی ناستە ناوێ هیچ مەتارێکمان نەهێشتەوە کە ئاو بستە ناوێ پەیژەشی لە ناوەوە هەیە بۆ سەرکەوتن بۆ بەستنی مکەبیرە و ئیشوکاری کارەبایاتەکەی.